بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ تایبەت دەبێت بە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان. وەک دەزاندرێت پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزی یەکەم لە هەرێمی کوردستان پێگەی خۆی هەیە. زۆر جار حزبەکان هەر شکستێک کە لەم هەرێمەدا ڕوودەدا زۆربەی جار بەرپرسیارەتەکە دەخەنە سەر ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان. ئەگەر پارتی لە شەڕی داعش پشکی شێری بەرکەوت بێت لە چەسپاندنی مافی خەڵکی کوردستان لە دەستوری عێراقی فیدراڵدا پشکی شێری بەرکەوت بێت و لە چەند پرسی دیکەدا هەناردەکردنی نەوت پشکی شێری بەرکەوت بێت، بەڵام لە هەمان کاتدا زۆر جار قسە لەسەر ئەوە هەیە کە لە پرسی گەندەڵی و لە پرسی هەنگاوەکان بۆ چاکسازی لە دام و دەستگاکانی حکوومەت و نەبوونی شەفافیت لە فرۆشتن و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کە بە شێوەیەک لە شێوەکان تاوەکو ئێستا هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە چارەسەر بۆ ئەو پرسانە بکات، دیارە لەویش پشکی شێری بەردەکەوێت. بۆ قسەکردن لەسەر بەرنامە و کاری پارتی دیموکراتی کوردستان بۆ چاکسازیەکان و نەهێشتنی گەندەڵی و هەروەها شەفافیت لە داهاتی هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی ڕاستەوخۆ فەرحان جەوهەر قادر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان میوانداریمان کردووە. بەڕێز فەرحان بەخێربێن بۆ کوردستان 24. یعنی وەک دەزاندرێ ئێستا خەڵک لە قەیراندایە و حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕوبەڕووی قەیران بۆتەوە. هەندێک جار لەم لاو لەولا ئاماری جوداجودا دەخرێتە ڕوو لەوەی کە هەناردەکردنی نەوت هەر یەکە و بە شێوەیەک دەیخاتە ڕوو. گلەی زۆر لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بەو پێی کە شەفاف نییە. ئەمە بوو وڵا هەیەمان خۆی پێویستە حکوومەت وەڵام بداتەوە. حکوومەت بێگومان ئێوانەزان لە هەرێمی کوردستان ململانەیەکی سیاسی قوڵ بەداخەوە لە نێوان ئەو حزبانێکە لە حکوومەتدا هەنە، دوجار لە دەرەوەی حکوومەت ململانەیەکی قوڵ لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە. ئەم ململانەیە شێوەیەکی درستی وەرنەگرتووە ململانەی سیاسیەکە، ینی ئەگەر نادوێت ململانەی پێویستە ئەبێ هەبێتن، بەڵام ئەم ململانەیە کە کاتی خۆی قرار بۆ حکوومەتێکی بن کە فراوان پێکەوە هەمویان بەشدار بن لە حکوومەت و بەرپرسیارەتی خۆیان هەڵبگرن لە حکوومەتدا و ئیلتیزاماتی خۆیان جێبەجێ بکەن، ئەرکەکانی خۆشیان جێبەجێ بکەن و مافەکانی خۆشیان وەربگرن وەک هەر لە ئاینێکی سیاسی. بەداخەوە لەو حکوومەتە ئەمە ڕووی نەدا، هەر دوجار کەتەوە سەر شانی پارتی دیموکراتی کوردستان کە زۆرترین بارەکە هەڵگرێتن. ڕاستە لایەنەکانی کەش بە ڕێژەی جیاواز تەحملی مەسئولیەتیان کردیە، بەڵام بە شێوەیەک لە شێوەکان هەمویان وەکو یەک تەحملی مەسئولیەتی ئەمبارەی دۆخیان نەکردووە. بۆیە مەسەلەی پرسی شەفافیت ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان تاوان خواست و ئێرادەیەکی زۆر قوڵ لە ناو خودی پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتایی ترین و سادەترین ئەندامەوە بگرە لە لایەنگیر و دۆستێکی پارتیەوە بگرێت تا سەرەوە ئێمە لەگەڵ ئەوەدان کە شەفافیت هەبێتن و پرۆسی چاکسازی لە کوردستان بە جددی بێتە کایەوە. هەر ئەوە بوو جەنابی سەرۆکیش وەڵام دانەوەی ئەو خواستە و خواستی خۆشی بۆ مەسەلەی چاکسازی پرۆژەی ڕاگەیاندە و بەردەوامن لە مەسەلەی چاکسازیدا. حکوومەتیش ئەم ماوەیە هەوڵیدا ئەم مەوزوعە پێم وابی چارەسەر کات و هەتا دەست ناچار بوو کە بچیت شەریکەیەکی ئەو مەسەلەیە بینیت شەریکەیەکی زۆر معتەبەر بینی بۆ دیارکردنی پرۆسەی شەفافیت لە کوردستاندا. بەڵام یەک کە لایەنە سیاسیەکان هاوکاری یەکتر نەبن ناتوانن تۆ چی بکەی ئەم مەوزوعە قەناعەت پێهێنەر نییە. بۆیە پێویست بوو لایەنە سیاسەکان کە لە حکوومەتدا هەنا هەر پرسێک هەر خاڵێک کە شەفاف نییە ئەبێ ئەمانەی لە حکوومەت بەشدارن، نەک ئەوانەی لە مەکتەب سیاسیەکانیان کە هیچ پۆستێکی ڕسمی و فەرمیان نییە لە ناو حکوومەتدا، هیچ مەسئولیەتێکیان بەرامبەر حکوومەتیش نییە لە دەرەوە قسە بکەن. گرنگ ئەوەیە وەزیرێک لە حکوومەتە لە وەزیرەکەیتی نوێنەرەکەیتی ڕاوێژکارەکەیتی کە بەشدارە پۆستی فەرمی هەیە لە حکوومەت ئەمانە قسە بکەن. ئەگەر نالایەنە سیاسەکەی وەزیرەکەی بەشدارە و مەکتەب سیاسەکەی قسە بکاتن، ئەمە بەڕاستی ئەمە تەنها بۆ ینی ورژاندنی شەقامە و پەیداکردنی هەست و سۆزێکی عەفەویانەیە لەلایەن خەڵکەوە. ئەوی تر دەمێنێتەوە ئەوەی کە حکوومەت خۆی مبادرە بکە ئەو مەوزوعە مبادرەشی کرد لەگەڵ لایەنە سیاسەکان کە بێن دابنیشن ئایا پرسیارتان چییە لەسەر ئەو مەوزوعە. پێم وابی هەر بەهۆی ئەو ململانەی سیاسی ئامادە نەبوون کۆ ببنەوەش. ئێستا جارێکی تر حکوومەت مبادرێکی دەکە خۆی سەردانی لایەنە سیاسەکان بۆ هەمان بەبەست، بەڵام پێم وابی ئەمە چارەسەر نییە. پرسی شەفافیت پرسێکی زۆر
کۆنە لە کوردستانە کە هەمومان لەسەرەوە کۆکین کە ئەبێ شەفاف بێتن بەڵام تاکو ئێستا کەواتە پێ وایە لەگەڵ ئەوەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان هەموو مانگێک کۆمەڵێک ئامار دەخاتە ڕوو لەگەڵ ئەوەشدا هێشتا گومان هەیە لەوەی کە بەڵێ گومانیان هەیە لەبەرەوەی خۆتەزانی ئەمڕۆ وەکو گوتم بەهۆی ئەو ململانەی سیاسیەوە زۆر جار ئەیانەوێ مثلەن بۆ نمونە بەهۆی ئەوەی کە پارتی بخەنە گۆشەیەکەوە یان پارتی تاوانبار بکەن یان بۆ ئەوەی کەسبی جەماوەری بۆ خۆیان بکەن ڕەنگە پارتی ئیتیهام بکەن لەو مۆزوعەدا لە بیریان چوتەوە کە ئەوان خۆیان بەشداری حکوومەتن وەزیرێک لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەشدارە بێ من وەزیر بم قەناعەتم بە شتێک نێتن ئێمە دەرەوە لە کۆبوونەوەکە یان ئەم وەزارەتە ناکەم ینی سەیر لەوەدایە کە قسە ئەکەن ئەبێ چۆن نوێنەرەکەی خۆیان وەزیرەکەی کە قەناعەتی نەکردووە و یان لە دەرەوە کەسێکی تر قسە ئەکاتن ئەم مەوزوعانە پێم وابێ خەڵکی کوردستانیش لەوە وشیارترە لەو گەمەی لایەنە سیاسەکان تێگەیشتووە کە بەم شێوەیە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکانە ینی تا ئێستا نابیندرێتن وەڵامی یەک لێدوان ناداتەوە وڵامی یەک بۆ چوون ناداتەوە هەموو ئامارە دەخرێتە ڕوو وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمان شێوە تاکو ئێستا کە بۆ میدیاکان قسە ناکەن ینی بە شێوەیەکی دروست کە ڕوبەڕووی ئەو خەڵکانە بنەوە کە ئامار دەخەنە ڕوو ئێستا باز داوە دەکرێت کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان 1 ملیۆن بەرمیل نەوت هەناردەی دەرەوە دەکرێت ئەگەر وانە بۆ حکوومەت بێدەنگە یابێ لە حکوومەت بپرسی حکوومەت خۆی بێت وەڵامیان بداتەوە بەڵام پێدوانیە کەم تەرخەمی هەبێت ئەبێ وتەبێژی حکوومەت بەردەوام ئەبێ لە کۆنتاکتدا بێ لەگەڵ میدیا من بە هیچ شێوێک لەگەڵەوە دانیم وتەبێژی حکوومەت تەلەفۆنێکی داخراو بێ لەسەر میدیا یان لەسەر خەڵک یان ڕاویشکارەکان جوابی خەڵک نەدەنەوە ئەگەر ئەم حالەتەیە حالەتێکی زۆر نادروستە بە پێچەوانەوە دەبێت بەردەوام لەگەڵ میدیا کۆنتاکیان هەبێ بەلاغ دەربکەن و کۆنفرانسی هەفتانە بەڕێوە بە حکوومەت ئەبێ ئەمانە بکاتن کە نایکە یان تۆکە گلەیت لێ هەیە ئەبێ لە خۆیان بەڵام بێدەنگ بوون ینی گومان دروست ناکە ئەزانی چییە زۆر گوتراوە ها لە ڕابردوو زۆر گوتراوە زۆر جار ئەمانەش کراوە حکوومەت وەڵامی دایتەوە بەڵام دوجار وەکو گوتم تێکەلی ململانەی سیاسیەکان کراوە جارێکی تر ئەم مەوزوعانە ڕەنگە بەهۆی ململانەی سیاسیەکانەوە ئەگەر جوابیش بدرێتەوە خاڵێکی تر ئیزافە ئەکەن خاڵێکی تر پەیدا ئەکەن لەبەرەوەی ئایا ئەو سەرچاوەی کە ئەوان ئەڵێن مەسەل خودەبی سەرچاوەکە دیار بێتن دائما میدیا نابێ پشت بە سەرچاوەیەک ببەستێ لە کاتێکی وادا لە خستنە ڕووی ئامار و داتادا آخر مەسئولیەتی تێدا هەیە خستنە ڕووی داتا ئەگەر میدیایەک زانیاری ناتەندروست بڵاو بکاتەوە بۆچی حکوومەت بە پێی یاسا مامەڵەی لەگەڵدا ناکەوە ینی لە ڕێی دادگا و چارەسەری هیچ یاسایەک نییە لە کوردستان میدیا محاسبە بکەن بەداخەوە ئەوە کێشەی ئێمە لە کوردستان هیچ کەسێک تاکو ئێستا نە حکوومەت نە لایەنێکی سیاسی ناتوانێت میدیا سزای یاسایی میدیا بدرێت لە کوردستان لەبەرەوەی ئێمە یاسایەکی تەواومان نییە بۆ ڕێخستنی میدیا لە کوردستانیەوە بە هەموو جۆرەکانیەوە ئەوەی هەیە یاسای ڕۆژنامەگەری کوردیە کە یاسایەکی کۆنە تەنها دەربارەی کاغەز و ڕۆژنامە قسە ئەکاتن ئەوەی کە بابەتی سوۆسیال میدیا و میدیا ئەلکترۆنی و میدیای بیسرا و بیندرا ئەمانەی هەر تێدا نییە بۆیە ئەم کێشەیە بە یاسا و بە سزادان و بە سکاڵاکردن لە میدیا دیتمان لە ڕابردوو چەندین بە سەدان سکالا لە هەموو لایەنەکەوە کرا لە میدیا و لە میدیاکارانی زۆرجار بەڵام هیچی شوێنی خۆی نەگرتووە لەبەرەوەی یاسایەکی کۆنکریتی تەواومان نییە یان ئەیبەن بۆ مەسلەیەکی سیاسی لەبەرەوەی میدیا دابەش بووتە سەر ئەحزاب و میدیا بە شێوەیەکی تر لە کوردستان کە وەکو بێنگەڕە لاوژەیەکی لێ هاتووە ئەمە چارەسەر ناکری بە مەسەلەیەدا دیارە لە ماوەی ڕابردوودا سەرکردایەتی سیاسی پارتی دیموکراتی کوردستان تەنانەت سەرۆکی هەرێمی کوردستانیش دووپاتی لە چاکسازی و نەهێشتنی گەندەڵی لە هەرێمی کوردستاندا کردەوە خەڵکیش ئومێدێکی زۆری هەبوو بە هەنگاوەکان بەڵام هیچی لێشی نەبووە هیچی لێ سەوز نەبووە تاوکو ئێستا شتێک نییە کە قەنەعەت بە خەڵکی کوردستان بکات بە جددی حکوومەت لە هەوڵی ئەوەدایە 5 ساڵی ڕابردووی حکومڕانیەتی کوردی خۆماڵی ناکرێت ینی بە ساڵێک و یان 5 مانگ و یا 6 مانگ ئەمە کۆتایی نایەتن ئەمێ باش بزانین ینی ئێمە باگراوانێکی زۆر کۆکراوەمان هەیە ینی کەلەکەبوو چەندین کێشەی سیاسی ئابووری مەسەلەی گەندەلی لەسەرێک کۆبووتەوە تو بڵێ بە یاسایەکی سەرۆکی هەرێمی کوردستان ئەم هەموو بنبەر دەبێت نەخێر بنبەر نابێتن لە سەرۆکی هەرێم بەتەنها ناتوانانی کارەکە بکە ئەبێ مؤسسەکانی هەرێمی کوردستان هاوکاری سەرۆک بن ئەبێ میدیا هاوکار بێ ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی
هاوکار بن ینی ئەمانەش هاوکاری ئەوێتن بە تایبەتی میدیا بێ زۆر هاوکار بێ لە دۆزینەوەی گەندەلی یان خاڵە ناشەفافەکان. بەڕست فەرهانە ئێستا ینی لە دەستەی نەزاها دۆسێ هەیە دۆسەیەکی زۆر هەیە زیاتر لە 120 دۆسێ هەیە بەڵام لە ڕووی پراکتیکەوە بە دوواداچوونەکان وەکو پێویست نین کێشەکە لەوە داوە ینی کێشەکە لەوەدایە تاوەکو ئێستا تەنانەت بۆ میدیاش سانسۆر هەیە ینی ئەو دۆسیانە ناخرێتە ڕوو چێتۆ مەدبارە چێتۆ مەدبار نییە. ئەمە ڕاستە لەلایەک هێشتا یاسای دەستخستنی زانیاری لە کوردستاندا بە شێوەیە کەم یاسای هەیە لە کوردستان لە پەرلەمانی کوردستان دەرچووە یاسایەک تا ڕادەیەکیش باشە و هاوکاری میدیا و هاوڵاتانیش دەکات بۆ دەستخستنی زانیاری پێویست کە لە بەردەستیان بی بۆ ئەوی ئەوانیش تووشی ئەو هەڵانە نەبن کە زۆر جار لە سەحافە دووبارە ئەکرێتەوە بەڵام بەداخەوە یاسایە جێبەجێ نەکراوە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە لە کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزیراندا باش بوو هەنگاوێکی باش نرا بۆ جێبەجێکردنی بەرگەکانی تایبەت بەم یاسایەدا کە ئەبێ هەموو دام و دەستگاکانی هەرێم ئەم خاڵانە جێبەجێ بکەن کە بە پەیوەستن بە دەستخستنی زانیاریەوە. ئەمە لەلایەک ڕاستە ئەمە کێشەیەکی گەورە دروست کردووە بەڵام لە دەستەی نەزاها کێ ڕێی لێگرتو ئەم دۆسیانە بجوولینێ بۆ ناجوولێنێتن بۆ ینی کەس ڕێی نەگرتووە ئەبێ بیان جوولێنێ ئایا کاتیان دەوێ ئایا ڕێوشێنی یاسایەکانیان دەوێ ئایا خۆ دەبێ و خۆیان بزانن لیان بپرسن بزانن هۆکارەکان چین کە تا ئێستا ئەو دۆسیانە لای ئێوەنە و لێپرسینەوەیان بەرامبەر ناکەن یان بۆچی نایان جوولێنن ئایا جوولاون و ئێمە ئاگادار نینە چونکە لەبەرەوەی خۆ دەزانی هەندێک کەس وەکو دەزانرێ هەندێک کەس بە تۆمەتی گەندەڵی دەجیرکران بەڵام دواتر لەلایەن دادگاوە ئازادکران ئەوەی ئاخرزانی چیە خۆ هەموو جار تۆ بۆ لێکۆڵینەوە ئەنێری کەسەکە تۆ هەر کەسێک تاوانبار بێتاوانە تا ئەو کاتەی بە لەسەری ئیسپاتە بێتە ناکرێت هەر کەسێک لێکۆڵینەوەی لەگەر کراتەوە بێ ئەمە تۆ بەدبارە و ئیدی بۆ ئازاد کرا ئەمانە خەڵک لێکۆڵینەوەی لەگەڵ کرێت بەڵام پرۆژێکی بوونی تاوان لەسەری ئەمە وەکو سەر بەخۆی کە پارتی دموکراتی کوردستان لە هەموو حزبەکان زیاتر داکۆچی لەسەر دەکات تەنانەت ئەو پرۆژەیە کە زۆر جار باسی لێوە دەکرێت مەترسی زۆرش لەسەر هەرێمی کوردستان دروست دەکات پارتی لەسەری داکۆکی دەکات چۆن دەکرێت پارتی ئەوەندە بوێر بێ هەنگاو بۆ پرۆژەی سربەخۆی بەهاوێژی بەڵام بۆ چاکسازی بەو شێوە نەبێ زۆر جار دەگوترێ ئەو کاتێک کە هەر حزبێک هەنگاو بۆ چاکسازی بەهاوێژێ یەکەم جار خۆی زەرمەند دەبێت زانی چێ لە چاکسازی بەعکسەوە زەرمەند نابین لە چاکسازی و هەر کەسی هەر لایەنێک هەر حکوومەتی هەرێمیان هەر پارتی یان هەر لایەنێکی تر هەنگاوی چاکسازی بنێتن ئەگەر لە دووسێ پرۆژه یا دووسێ کەسی گەندەلی ناو حزبەکە بکەونە بەر نەفرەتی یاسا ئەمە قازانجی دووسێ کەس دووسێ کەسێک ینی ئەوانەی دۆسی گەندەلیان لەسەرەوە ئەگەر لەسەریان ئیسبات بوو بکەونە بەر نەفرەتی یاسا بۆ پارتی قازانجێکی زۆر گەورەیە لەبەرەوەی پارتی خاوەن پرەنسیپێکی دوور و درێژە خاوەن مێژوێکی گەورەیە خاوەن مەسئولیەتێکی گەورەیە لە وڵاتە قەدەری ئەم وڵاتە بەشەی ینی هەمووی خوستەتە ئەستۆی خۆی ینی قەدەری ئەم وڵاتە لە ئەستۆی ئەوە و لە ئەستۆی لایەنەکانی تریشە بەڵام وای کە توە ئێستا پارتی زۆرتر خۆی دارتە شانێک دارتە بەر ئەم مەسئولیەتە ئەمە لەلایەک پارتی لەسەر چەندین جەبهە طبعا شەڕ ئەکا لەسەر خوتەرەزان لەسەر لەلایەنی مەسلەی سەربازی و شەڕ لەگەڵ داعشدا شەڕ ئەکاتن و هەروەها لەسەر مەسلەی چاکسازیش بە هەمان شێوە سەرۆکی هەرێمەی شاردوتەوە کە بەڵێ شەڕی گەندەلی زەحمەترە لە شەڕی داعش هەمیشە بە ئاڵێتن ینی باسی کردووە کە بەڵێ بۆیە کەواتە دەبێ ئێمە پێ بگەین کە ئەڵێ شەڕی گەندەلیکردن زەحمەترە لە شەڕی دەبێ ئێمە کەواتە ئومێدمان نەبێ نەک ئومێدمان نەبێ بەڵام دەبێ بزانین کە هەروەها ئاسان نابیتن ئەم مەسەلەیە ینی وها بە شەو ڕۆژێکدا چارەسەر نابیتن نەبێ ئەمە بزانین باش ئێستا هەنگاوەکان بۆ نەمانی داعش لە باکووری عێراق و لە هەرێمی کوردستان بەرەو کۆتا دەچێ و ئەو نەخشەی کە دەگوترێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی دیکە دادەڕێژرێتەوە نزیک بۆتەوە ینی گرفتی هەرە گەورە لە نێو هەرێمی کوردستان یەخستنەوەی نێوماڵی کووردە ئایا پارتی هەر چاوەڕێی ئەوە دەکاتن بەم شێوەیە دۆخەکە بەردەوام بێ یاخود دەرفەتی تازە دێتەوە هەڵەیەکی گەورەیە لە میدیای کوردی ئەکرێ و زۆر جار غادریش لە پارتی ئەکرێ و جنابشت دووبارەت کردەوە کە ئەڵەی پارتی چاوەڕێی ئەم دۆخە ئەکا و هەروە ئەڕوە ئێمە پارتی چاوەڕێی ناکە پارتی زۆر بە پەرۆشە زۆر بە پەلەیە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخ بەڵام چۆن ئاسایی ئەکەیتەوە تۆ خۆ دەزانی هەر کاتی پارتی باسی ئاشتی ئەکاتەن بە دەستپێشخەریەکە ئەمانە ئەشنەوە پاش کاتێک کە دەستپێشخەریەکە کڕ ئەبێتەوە ئەو کاتە لایەنە سیاسیەکانی تر بە تایبەتی گۆڕان باسی ئاشتی ئەکاتن بە هیچ شێوەیەک نایەنە پێش بۆ چارەسەرکردنی کێشەی
ئاسایکردنەوەی بارودۆخی کوردستان بەرز فەرحان بەس دێرە ینی کە تۆ من وەکو پێشکەشکار و ئەوانەی کە ئەو بۆ چوونەشیان هەیە دەخەیتە خانەیەکە ینی باش پێناسەی بابەتەکە ناکەن بەڵام تۆ ئەگەر عەلی باپیر بە نمونە بهێنینەوە ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕووی لە سەرۆکی هەرێمی کوردستانە مەسعود بارزانی بە هەمان شێوە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەمینداری گشتیان بە هەمان شێوە ڕووی لە سەرۆکی هەرێمی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە مەلا بەختیار لە دوای لێدوانیدا باسی لەوە کرد یعنی هەمویان ڕویان دەخەنەوە بەردەم مەسعود بارزانی بۆچی ئەو هەنگاوە ناهاوێژ هەنگاو هاوێژرا خۆتان دیتە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی دیوانی هەرێمی نارد بۆ سلەیمانی چوە لایلایەنەکان کە سەرۆکی دیوان چوو نوێنەرەکەیتی بەعتیبار خۆی چووە ینی خۆی چوو و باسی کردن کە مەترسیەکانی کوردستانی باس کرد کێشە ئەوەیە زانی چیە ئێمە پێشتریش کە باسی مەترسیم لەسەر هەرێممانە کرد بارودۆخی کوردوایە ئێمە ئەم کابینە حکوومەتە فراوانەمان بۆ دروست کرد یعنی بۆچی پارتی خۆی تووشی ئەم مەزەقە کرد و ئەم کابینەی دروست کرد لەگەڵ لایەنە سیاسیەکاندا و دواتریش لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەنێک کە دوای ئەوەی کە زۆرینەی دەستەکەوێتن و چی بە پارتی ئەکاتن دوجار دێتەوە چ کودتایەک بەرامبەر پارتی ئەکاتەوە و دوجار لە سەرەتا خۆی نەرمە تا ئەیتە ناو حکوومەتەوە بەڵام کە هاتە ناو حکوومەت و کە زانی لایەنە سیاسەکانی چوونێتە ژێر باڵی ئیدی دێتەوە هەوڵەدە پارتی دەربکە لە وڵاتە و لە عملیە سیاسی دەربکاتن پارتی ئەیزانی ئەگەر ئەم حکوومەتە ئەم لایەنە سیاسیانە نێنە ناو حکوومەت و ڕۆژێک لە ڕۆژان کورد بەرەو مەترسی ئەبیتەوە پارتی دووربینە لە مەوسەلێدا ئەیزانی ئێمە ڕوبەڕووی قەیرانوویەکی گەورەی لە ناوچەکە ئەبینەوە مەترسی لەسەر کورد هەیە ئەوان کێشەکە ئەوەیە لەو بڕواایە دانینە کە کورد هیچ تا ئەم شەڕە نەهات پێیان وابوو ئەم هەموو قسانەی ئێمە بۆ ئەوەنە ئێمە سەیتەرە ئەکاین بۆ ئەمانە خۆمان لە مەسەلەکان بدزینەوە تا ئەو کاتەی داعش هێرشی سەر کوردستانی کرد ئەوان پێیان وابوو هەموو ئەو قسانەی ئێمە ئەکەین ئەو قسانە خەیاڵینە و بۆ دەستەمەوکردنی لایەنەکانمان ئەم قسانە ئەکەین یان خەڵک ئەترسێنین بەڵام کە دەرکەوت ئێمە بۆچوونی ئێمە ڕاز بوو استراتیژەتی ئێمە ڕاز بۆ دووربوونی ئێمە دەرچوو کە چ مەترسێک لەسەر کوردستان هەیە ئێمە گوتمان لەو مەرحەلەیەدا کە مەترسی لەسەر کوردستان هەیە با لایەنە سیاسیەکان بێن باکمان بە پۆست نەبوو باکمان بە ئیستحقاقی انتخابی نەبوو خۆتان نەزانن پارتی زۆر سەخی بوو وەکو خۆیان باسیەکەن چەند سەخی بوو چەند دەست بڵاوی کرد لەو پۆستانێک کە لە بەغدا ئەی بەشینەوە لێرەکە ئەی بەشینەوە بۆ چونکە هەدەفەکە مەوزوعێکی گەورەترمان لە پێش بوو مەسەلەی کوردایەتیەکە بوو مەسەلە قەوارەکە بوو بەڵام بەداخەوە لایەنەکان ئیستیغلالیان کرد ئەو مەوزوعە هاتن کودەتایەکیان بەسەر پارتی دیموکراتی کوردستان کرد ویستیان لە عملیە سیاسی ئێستا دیارە گۆڕانکاری لە نەخشە سیاسەکە دروست بووە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لە باسی ڕۆژ باسی لەوە کرد لێک نزیک بوونەوەیەک لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەردوو باڵیەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە سەبارەت بە گۆڕینی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەم نزیک بوونەوەی یەکێتی و پارتی ئایا لەسەر حیسابی بزوتنەوەی گۆڕانە زانی چیە خۆی هەموو نزیک بوونەوەیەک لەسەر حسابی لایەنێکە ئەمە معادلەیەکە تەواو گۆڕان و ئێمە و گۆڕان لێک نزیک بوونەوە یەکێتی وای کرد لەسەر حسابی وانە ئەوان لێکم نزیک بوونەوە ئێمە لێک نزیک بوونەوە لەسەر حسابی ئێمە بوو لە کوردستان وایە بەداخەوە لەبەرەوەی ئێمە دەبێ هەمومان یعنی بەشێکیان نەگەیشتنە و قناعەتێکە بەلێ مەرحەلەکە حساسە بێ پێکەوە بین و ئەم قۆناغا ئینتیقالیە تێپەڕێنین پێیان وابوو قۆناغی ئینتیقالی نییە ئەم قۆناغا پێیان وابوو ئێمە گەیشتینەتە ئاستێک ئەبێ وەکو ئەوەی بڵێ ئێمە دەبێت لێرە ستۆ بکەین و شتێکی تر بکەین ئەمانە قەناعەتی زۆر بیر و بۆچوونی زۆر هەڵە و دواتر بە ئەزمونیش سەلمێنرا کە ئەم بیر و بۆچوونانە هەڵەنە بۆیە نزیک بوونەوەی دوو فراکسیۆن لە یەکترەوە کێشەی چارەسەر ناکاتن ئەبێ بە قەناعەتەوە ئەبێ بۆ حەلحەلەی ئەم مەوزوعە ئێستا چەندێکمان ماوە یان ئەوە تا ئەبێ لە ئیتفاقێکی نوێی کۆنکریتی جەنتڵمانی پێکەوە ئیمزا بکەن کە بەڵێ ئەم قۆناغی داهاتوو جا ساڵێکی ماوە چەندێکی ینی ئێستاش ئومێدتان بە بزوتنەوەی گۆڕانە جارێکی دیکە ڕێکەوتنێکی نوێی لەگەڵ ئیمزا بکەن ئومێدمان پێ هەیە بۆ بارودۆخەکە بۆ ئەوەی لە گرێژنە دەرنەچێتن ئەو خەتەرانەیە لەسەر کوردن کەم بکرێنەوە لە داهاتوو بە تایبەتی لە دوای تەواوبوونی شەڕی داعشدا ڕەنگە ئێمە بکەوینە بەرژێر زغوتاتی تر ڕەنگەن وەکو گوتت پێشتر تۆش ئیشارەت پێدا هەندێک هاوکێشە لە منتەقەکە بگۆڕدرێن بۆیە ئەم هاوکێش گۆڕینە لە منتەقە ڕەنگە ئەگەر ئێمە یەک نەبین ئێمە هاوکاری یەکتر نەبین ینی تحملی یەکتر نەکەین ڕەنگە زیان بە هەموو پرۆسەکە لە قسەکانی جەنابتان تێگەیشت بم هەر ڕێکەوتنێک بەبێ بزوتنەوەی گۆڕان ئەگەر ڕێکەوتنی پارتی و یەکێتی و یەکگرتووی ئیسلامیش بێ
بەبێ بستنەوەی گۆڕان سەرکەوتو زانیت نابێت. دەکرێت سەرکەوتوو بیتن بەڵام ئاستەنگی گەورەی بۆ دروست ئەکرێتن کەواتە لە بەتەکیید. ئۆپۆزیسیۆن بوونی نا. بزوتنەوەی گۆڕان دەترسن لا ئێوە؟ لە ئۆپۆزیسیۆن بوون ناترسین ئێمە لە ئۆپۆزیسیۆن مەدەنی لە ئۆپۆزیسیۆن بوونی ڕاستەقینە لە بێلایەنی ئیجابەتی ناترسین بەڵام لە فەوزا ئەترسین خۆتان ئەزانن بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی ڕادیکالە یعنی ڕاستە لە شعارات باسی مەدەنیەت و ئەمانە ئەکە بەڵام لە پراکتیکە باوەڕی بەم شتانە نیە باوەڕی بە توندوتیژیە ئەبێ ئەمە حقیقەتێکی تاڵە خەڵکی کوردستان بزانێ ئەم گروپێکی ڕادیکالی توندوتیژن لە وەڵامدانەوەکانی خۆیان بۆ لایەنەکان ڕادیارەکە چەند توندوتیژن بەڵام چەکی بزوتنەوەی گۆڕان تەنیا زمانە تەنیا ڕاگەیاندنە نەخێر بە هیچ شێوەیەک زمان نیە لە ڕێگەی زمانەوە ئێمە ئەتوانین زۆر شت بکەین هەم زمانە خەڵکی شەڕاوی کردووە خەڵکی توندوتیژی دروست کردووە ڕەنگە پەناباتە بەر مەسەلەن بۆ نمونە سنبەی پەناباتە بەر بەغدا لە پەناباتە بەر وڵاتێکی تر بۆ تێکشکاندنی وەزعەکە ئەمانە هەبێ بچاوەڕێ بکەین ینی بەکەم وەرنەگرین بۆیە گروپێکی ڕادیکال هەمووشتی لە چاوەڕوان نەکرێ فەرموو لە کۆڕ و کۆبوونەوەکان داوای اختیالاتەکان داوای ئەندامەکانیان داوای ڕامالینەکەن داوای شۆڕشەکان داوای ڕاپەڕینەکان یەکڵەیە بێ وەکو فلان سەرکردە بکەین یەکی تر ئەڵێ بێ وەکو ینی ئیدی ینی بە هیچ شێوەیەک ئەوان ئەڵێن ئێمە هەموو سیناریۆکمان لە بەردەم کراوەیە بۆ ئەوەی خوێندنەوەیەکی جدیان بۆ بکرێتن بۆیە ئەوان ئۆپۆزیسیۆنێکی مەدەنی نینە ڕاستە تا ئێستا بەو شێوەیە هاتووە بەڵام بگاتە ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان فرامۆش بکرێن ڕەنگە پەنا بنە بەرتشتی زۆر خراپتر لەوە بۆیە بارودۆخی کورد ئایا تەحملی ئەم بارودۆخە ئەکاتن ئایا زروفەکەی کورد لەم بارودۆخەدا تەحملی ئەوە ئەکاتن کە کورد بە شێوەیەکی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بەڕێوە بکە لە کاتێکدا ناوچەکە ئەکولی لە شەڕ و داعش هەیە دوای داعشیش ڕەنگەشتی تر پەیدا هەبێتن ڕەنگە بەغدا بەهۆی ئەوانەوە دەستبینتە ناو کاروباری هەرێمی کوردستانەوە بۆیە مەترسیەکان زۆرن هەروە ئاسان سوکتێ نەگەین ئەوان ببنە ئۆپۆزیسیۆن و ئێمەش بتوانین حکومڕانی بکەین ئەوەی لە مەرحەلەکانی ڕابردوو هەیە ڕەنگەمەی ئێستا بەم شێوەیە قبول نەکرێت باشە ئەگەر بزوتنەوەی گۆڕان ئەوەندە گەمەکەرێکی سەرەکی بێ یاریکەرێکی سەرەکی بێ لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان بۆچی ئێوە سازش لەسەر هەڵوێستەکانی خۆتانمان کرد بەڵێ ئێمە سازشمان کردەوە ئامادەشین بۆ سازش سیاستکردن مفاوزاتکردن ینی سازش ئێمە لەم پرەنسیپی مفاوزات تێ ئەگەین و نەبی پارتی خاوەنی مێژوویەکی زۆر دوور و درێژە لە مفاوزاتکردن لەگەڵ ڕژێمەکان لە ناوخۆ لە ئەحزاب لە دەرەوە لە وڵاتانی ئەقلیمی پارتی ئەزمونێکی زۆر دەوڵەمەندی هەیە لەو بارەوەدا بەڵام زانیت چۆنە تۆ ناکرێت شتێک دووبارە بکەیتەوە سبەی خراپ ببیتەوە ئەوەی ئێستا ئەوەی ئەوانەڵێن بۆ ئەوەی تیجارێکی تر باردۆخەکە تێک بچێتەوە لە بیریشت نەچێتن ئێستا بزوتنەوەی گۆڕان بۆ ناشتە دەرەوە لە حکومەت وەلاندراوە و لەم پارێزگاکەیان ئەم نیە هیچ داهاتێکی سلێمانیان بەڵام ئێستا پرۆژێ ئەویان لە بەردەستدایە بە تەواوەتی لە حکومەت بکشێنەوە بەڵام هیچ تەماشایکە لەم ماوەیەدا لە سلێمانی حکومڕانن هیچ دیناری و دەرەمێک و دۆلارێکیان لە بەردەست نییە ینی لە دەستەواندا نییە و لە حکومەت لە هەولێریش نینە کەواتە بۆ ئیحراجکردنی ئێمەیە ینی تەنها بۆ ئیحراجکردنی ئێمە پێیان وایە خەڵکی کوردستان بڵێن ئەمە خەتای پارتیە ئەمە خەتای ئێمەیەک و کاتێ ئێمە ئەچینە پێش ئەوان دێنەوە پاش لە مەوزوعی ئاشتیە بپێچەوانەوە ئەوان تا ئێستا دەستبەرداری هیچ ئەو قەناعەت و بۆچوونانەی خۆیان نەبوونە کە لەبارەی سازشکردنەوە بەڕێز فەرحان دیارە ینی لە کۆبوونەوەدا هەر ئەندامێکی حزبێک ئازادە لەوەی هەر پرۆژێک بخاتە ڕوو هەر بیر و بۆچوونێک بخاتە ڕوو خستنە ڕووی بیر و بۆچوونێک سەبارەت بە هەر پرۆژێک لە نێو ئەندامانی جواتی بزوتنەوەی گۆڕان بۆچی دەبێەوەندە حیساباتی بۆ بکرێت لەلایەک ینی بە ئاشکرا باسدەوە دەکرێت پارتی دموکراتی کوردستان لە تورکیا و ئەمریکا و یەکێتی ئەوروپا نزیکە و یەکێتی نیشتیمانی کوردستانش لە کۆماری ئیسلامی ئێران بەڵام تاوەکو ئێستا کەسێک ناتوانێت بی سەلمێنی کە بزوتنەوەی گۆڕان لە وڵاتێک نزیک بێت زیاتر ئەو بازدەوە دەکە بەرژەوەندی خەڵکی کوردستانی گەرەکە بەرژەوەندی نییە بەو شێوەیە ناخوێنرێتەوە کە هەیە لە هیچ لایەن نزیک نییە بە پێچەوانەوە بزوتنەوەی گۆڕان لە بەغدا نزیکە و لە ئێرانیش نزیکە و لەو مەسەلانە نزیکە و لە مەسلەی ئێران و بەغدا هاوبۆچوونە لەگەڵ ئەو بەشە یەکێتی بۆ ئاگاداری یانی ئەبێ هیچ خلافاتێکیان لە مەسەلەیەدا نییە چەند لەگەڵ ئێران چەند لەگەڵ بەغدا نزیکە بتەوە لەگەڵ ئاراستەکەی تری ئەگەر ناوی لێ بنین ئاراستەکەی تری یەکێتی لەو مەسەلەدا متتەفقن و هیچ کێشەیان نییە لەو مەسەلەدا بۆیە ئەگەر لە جیاتیوانیش ڕۆڵ ببیندرێت لە دەرەوە و لەو لایەنانەوە لەو مەسەلەدا متتەفقن ینی هیچ کێشەیان نییە لەو مەسەلەیەدا بۆیە ئەو مەوزوعی ئێمە پێ ئیتیهامەکرین ئێمە بەعکسەوە ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئێران هەیە پەیوەندیمان لەگەڵ بەغدا هەیە پەیوەندیمان لەگەڵ تورکیاش هەیە لەگەڵ ئەمریکاش هەیە ئێمە ناکرێ وەکو سلێمانی حساب بکرین ینی غەدرێکی گەورە لە پارتی ئەکرێ ئەگەر
علاقاتی پارتی یەکسان بکرێ بە علاقاتی سلێمانی بە علاقاتی یەکێتی گۆڕان لەگەڵ وڵاتانی تر پارتی علاقاتێکی متەزنی هەیە ئەوەی لە تورکیا تاکو ئێستازان علاقاتێکی اقتصادی لەگەڵ هەرێمی هەیە حکوومەتی هەرێم هایتی پارتی دیموکراتی کوردستان تاکو ئێستا نووسینگەشی لە ئەنقەرە نییە وەکو حزب ئەوان هەتیان دیارە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەرنامەکەی ئێمە دادەبەزێ و خەڵکێکی زۆر کۆمنتیان هەیە دەڵێ ئێمە چاوەڕێی قسەی خۆش دەکەین ئایا دەرچێک هەیە بۆ یەک ڕێزی ناوماڵی کورد لە ئاینەدا ئەمە دوا پرسیارم ئەگەر بە کورد جگە لە یەک ڕێزی هیچ خیارێکی ترمانە هیچ ڕێگایشەی هەیە پارتی پرۆژەی هەیە پارتی ئەزانێتن بەبێ یەک ڕێزی ملەتی کورد بەبێ یەکگرتووی ملەتی کورد ممکن نییە ئێمە بتوانین ئەم قۆناغانی داهاتوو ببڕین بۆیە خەڵکی کوردستان ئەبێ دڵنیا بێتن لە مەسەلەی یەک ڕێزی لە پارتی دیموکراتی کوردستاندا بە هیچ شێوەیەک ئێمە دەستبەرداری ئەو لایەنە نابین و پێمان وایە چارەسەری هەرە سەرەکی یەک ڕێزی ناوماڵی کوردە. بەڕێز فەرحان جەوهەر قادر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان زۆر زۆر سپاس. بەڵێ بەڕێزانم ئێستاش دەچینە ناوبڕێک و دوای کەمێکی دیکە دۆسەی دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دۆمی باسی ڕۆژ تایبەتە بە هەوڵەکانی هەرسێ حزبی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی کوردستان کە وەکو دەبینرێت لە چەند ڕۆژی ڕابردوودا جموجۆڵێکی زۆر هەن بۆ یەخستنەوەی ئەو حزبانە لە یەک بەرەدا داهاتووی ئەم بەرەیە چۆن دەبێ ئایا ئەم حزبانە بە چ شێوە یەک دەگرن تەنیا لە پەرلەمانی کوردستان یاخود هەوڵ دەدەن ببن بە یەک حزب بۆ قسەکردن لەسەر ئەم مشارەش عەبدوڵڵا وەرتی گوتەبێژی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە ستۆدیۆی سنتەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڕێز عەبدوڵڵا خێر بێیت بۆ باسی ڕۆژ. جموجۆڵەکان دیارە ماوەیەکی زۆرە هەن و دیدار و کۆبنەوەکان بەردەوامن هەوڵەکان بە کوێ گەیشتن؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان دیارە من دوای کۆنگرە بوومە بە کارژێڕی مەکتەبی سیاسی تەبێژ نیم پیرۆزبای لێ سپاست دەکەم سەبارەت بە هەوڵەکانی ئیسلامیەکان بە مەبەستی یەخستنی ڕیزەکانمان یار هیچ نەبێت دروستکردنی هاوپەیمانیەتێکی سیاسی لە داهاتوودا ماوەیەکە بەڕاستی کۆمەڵەیەک دیدار و کۆبوونەوە و گفتوگۆیەکی چڕوپڕ لە نێوان هەرسێ لایەنی ئیسلامی لە کوردستان و کەسایەتیە ئیسلامیەکان و ڕێکخراوە مەدەنیەکانیش دەستی پێکردووە لە چەند ڕۆژی ڕابردوو و ئەم سەردانی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامیمان کرد و ئەم ڕۆژ ڕێزدار ڕابەری گشتی بە یاوەری شاندێکی مەکتەبی سیاسی سەردانی بەڕێز مامۆستا سەلاحەدین بەهادین ئەمینداری یەکگرتووی کرد لە سلێمانی. بۆیە ئەو گفتوگۆ و دیدارانە ئێستا زۆر بە چڕوپڕی بەڕێوە دەچن. گەیشتۆتە چێ؟ و ڕاوێژ و بیر و ڕاگۆڕینەوەی جدی لە نێوان هەرسێ لایەنەکەدا هەیە. گەیشتۆتە ئەوەی بەڕاستی کە ئێمە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان لێژنەمان پێکهێناوە و لەگەڵ کۆمەڵی ئیسلامیش بە هەمان شێوە لێژنە پێک هاتووە. ئەو لێژنەیە طبعاً ئەو گەڵاڵەی ئەو پڕۆژانە دەکا کە هەرسێ لا هەیەتی ئایا دەبین بە یەک حیزب یەک ناونیشان یەک ئاڵا و دروشم و یەک ناونیشانمان دەبێت یاخود هاوپەیمانیەتێکی سیاسی پێکدەهێنین بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی ئایندە لە هەرێمی کوردستان یا یەخستنی فراکسیۆنەکانمان لە پەرلەمانی کوردستان و یەخستنی هەڵوێستە سیاسیەکانمان لە داهاتوودا یاخود ئەبین بە حیزبێک وەکو ئاماژەم پێدا ئەو ئەگەرانە هەمووی کراوەیە ئێستا یەکلان نەبووتەوە کامە پرۆژە دەبێتە پرەنسیپی کارکردن تا ئێستا ڕێکەوتن نەکراوە لەسەرەوەی کە ئاخۆ ئایا ئەبین بە چ لەوانەی کە باسم کرد ئەگەینە چ ئەنجامێک لەوانە ئایا لستێکی ئیسلامی یاخود هاوپەیمانیەتێکی سیاسی یاخود دەبین بە یەک حیزب بەڵام بە شێوەی گشتی بەڕاستی کادیرانی هەرسێ لایەنی ئیسلامی و جەماوەری کوردستان و خەڵکی کوردستانیش خوازیاری ئەوەن هێزە ئیسلامیەکان ڕیزەکانی خۆیان یەک بخەن
و نێوماڵی خۆیان یەک بخەن و تەحەولێکی سیاسی لە ئەدای کاری حیزبی و ڕێکخراوەیی و سیاسی هێزە ئیسلامیەکان بێتە ئارا لە کوردستان چونکە هەم واقعی هەرێمی کوردستان و هەم واقعی عێراق و ناوچەکەش بەڕاستی ئەوە لە ئیسلامیەکان دەخوازێت. زۆر جار گومان هەیە لە یەکبوونی ئەو حزبە ئیسلامیانە چونکە دەگوترێ یەکگرتووی ئیسلامی لە قوتابخانەیەکە و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامیش لە قوتابخانەیەکی دیکەی ئیسلامیە. ئەم گومانانە هەتا چەند جێگای بایەخن؟ خۆی لە ڕاستیدا لە ماوەی ڕابردوو ئەوە دەرکەوتووە کە حیزبە ئیسلامیەکان هەرسێ حیزبی ئیسلامی لە ڕووی فکرەوە ئەگەر یەکیش نەبن بەڵام زۆر لێک نزیکن، لە ڕووی هەڵوێست و مەواقیفەوە زۆر لێک نزیکن، لە ڕووی ئەدای کار و شێوازی تەعامل و مامەڵەی سیاسی و کۆمەڵایەتی و هەموو ئەو بوارانە بەڕاستی حیزبە ئیسلامیەکان ئەتوانم بڵێم هیچ جیاوازیەکیان نییە و ئەگەر بش بێت دەگمەنە بەڕاستی. بۆیە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە دنیابینی ئیسلامی هەم لە کوردستان و هەم عێراق و هەم ناوچەکەش بە شێوەیەکی گشتی ئاماژەکان ئەوە دەردەخەن کە ئیسلامیەکان مادام لە پرۆسی سیاسی بەشداری دەکەن و مادام باوەڕیان بە تەداولی سوڵتە و بە بەیەکەوە ژیان لەگەڵ ئاین و حیزب و لایەنە سیاسیەکان هەیە هەمومان بەیەکەوە وڵات بەڕێوە بین جیاوازیەکان لە شوێدا ئابینیەوە. بۆیە ئەمە هەر سێ لایەنی ئیسلامی پێمان دەگوترێ حیزبی سیاسی ئیسلاحی ئیسلامی مەکار دەکەین بە شێوازێکی مەدەنیانە و ئاشتیانە. زۆر باشە نەوە کار لە هەرێمی کوردستان ئەگەر عێراق بە نمونە وەرگرین ئەگەر وڵاتانی دەوروبەری ئیسلامی بە نمونە وەرگرین هەرچی حیزبی ئیسلامیە سەر بە خۆیانە کاریان کردو و نەیانتوانیوە تا ڕادەیەک یەک بگرن. ئایا دەکرێ کەسێکی ئیخوانی ببێت بە ڕابەری کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی لە داهاتوودا؟ خۆی ئەزانی چۆنە خۆیەگرتووی ئیسلامی کوردستانیش ناڵێ من ئیخوانم. ڕاستە باگراوندی فکری هەر حیزبێکی ئیسلامی لە دنیا دەگەڕێتەوە بۆ حرەکەی ئیخوان الموسلیمین. حرەکەی ئیخوان الموسلیمین حرەکەیەکە لە درێژایی مێژووی سەحوەی ئیسلامی و کاری ئیسلامی بە حەقیقەت تەجروبە و خیبراتی زۆری هەبووە. بۆیە هەرچی حرەکاتی ئیسلامی سیاسی هەیە لە دنیا سوودیان وەرگرتووە لەو مەدرسەیە. بەڵام یەکگرتووی ئیسلامی کوردستان هەمیشە تەکیدیان لەسەرەوە کردوتەوە کە ئێمە ئیخوان الموسلیمین نین، ئێمە حرەکەیەکی ئیسلامی کوردین، هەڵقڵاوی نێو ناخی خەڵکی کوردستانین، نێو ئێش و ژان و معاناتی خەڵکی کوردستانین. و لە ماوەی ڕابردووشدا بەڕاستی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوەی سەلماندووە کە حیزبێک بووە هەمیشە پارسەنگی بۆ بوارەنەتەوەی و سیاسیەکانی خەڵکی کوردستان و حیزبە ئیسلامیەکانی تری کوردستانیش ڕاگرتووە. بۆیە پێم وانییە ئەوە ببێتە گرفت و کێشەیەک بۆ لێک نزیک بوونەوەی هەرسێ حیزبی ئیسلامی لە کوردستان. دیارە حزبەکانی دیکەی کوردستانی کە لەگەڵ ئێوە بەشدارن لە پرۆسەی سیاسیدا وەکو دەبیندرێ ینی گرنگی و بایەخیان هەیە لەسەر بەڵێ و نەخێر بۆ هەر پرۆژەیەک ئەوەی بینیمان ڕێککەوتنی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان، یعنی ئەو پێشوازەی لێ نەکرا لەلایەن حزبەکانەوە وای کرد تا ڕادەیەک لە شوێنی خۆی بخولێتەوە. ئێوە ڕەزامەندی حزبەکانتان وەرگرتووە لەسەر؟ من پێم وایە لێک نزیک بوونەوەی ئیسلامیەکان زۆر جیاوازی هەیە لەگەڵ ئەو پرۆژەیە کە ئەو ڕێککەوتنەی کە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەنجامدرا. ئەتوانم بڵێم جیاوازی زۆری هەیە ئەم دوشتە. لەلایەک بزوتنەوەی گۆڕان خۆتان نەزانن کێشەیەکی گەورەی هەیە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵام کۆمەڵی ئیسلامیش ئێستا هەمان ئەو کێشەی هەیە لەگەڵ پارتی. آخر باوەڕ ناکەم کێشەکانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بەقەدەر کێشەکانی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان گەورە بێت. خۆتەسانن کێشەکانی تا ئێستا کۆمەڵی ئیسلامی وەزیرەکانی هەر لەگەڵ لە حکوومەت بەشدارن و تا ئێستا نەکشاونەتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان
و سەرۆکایەتی پەرلەمان لەلایەن بزوتنەوەی گۆڕانە و لە هەمان کاتیشدا حقیقت ئەو کێشانەی کە لە نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕان هەیە کێشەی گەورن ئەمە لەلایەکی تریشەوە حیزبە ئیسلامیەکان کاتێک باس لە یەخستنی ڕێزەکانیان ئەکەن بۆ بەهێزکردنی پارسەنجی خۆیان نییە لە دژی هێزێکی تر یاخود بڵێ لە دژی پارتی یەک دەگرن یا لە دژی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان یەک دەگرن یا لە دژی دەوڵەت و ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت بەس ئەگەر ڕوخسەتم بدەیت مەفهومەکە بگەێنم حیزبە ئیسلامیەکانی کوردستان کاتێک باز لە ڕێخستنی نێوماڵی خۆیان دەکەن ئامانج لی دژایەتیکردنی هیچ تەوژم و تەیار و حیزبەکی سیاسی نییە بەڵکو ئەمە مەطلبێکی جەماوەریە لە هەرێمی کوردستان ساڵەهای ساڵە شەقامی کوردی پرسیارمان لەیەکە ئەڵێ ئەگەر ئیسلامیەکە و زۆر جار ئەو پرسیارە لە ڕووی ڕاگەیاندنیشەوە ڕووبەڕوومان دەبێتەوە ئەڵێ گەر یەک خوامان هەیە و یەک پێغەمبەرمان هەیە و یەک قورئانمان هەیە و یەک دینی ئیسلامیمان هەیە ئەم هەموو حیزبە ئیسلامیانەتان بۆچی ئەمە خەڵک داوامان لێەکە ئەمە فشارێکی جەماوەریە لە ڕاستیدا فشارێکی زانایانی ئاینیە فشارێکی کەسایەتی ئیسلامیەکانە شەقامی کوردیە لەسەر حیزبە ئیسلامیەکان کە پێویستە ئێوە ماڵی خۆتان یەک بخەوە ناوە خۆیە دەرەکی نییە و فشارە ئەمە لەلایەک نابەتەکییت ئێمە هەر سێکمان حیزبی جیاوازین هیچ هێزێکی دەرەچی فشار لەسەر تۆ دروست ناکات تۆ ببی بەیەک ئەمە لەلایەک زار قسە لەسەر ئەوە دەکرێت بەڕێز عەبدوڵڵاوەرتیانی شەفافانە قسە بکەین دەگوترێ یەکگرتووی ئیسلامی کوردستان لە تورکیاوە نزیکە کۆمەڵی ئیسلامیش لە ئێرانەوە نزیکە ئەمانە لە کۆتاییدا بەریەکەوتنەک دروست ناکە نابێتە گرفت لەوەی کە ئەو حزبانە لە یەک نزیک بن ئەگەر ئەوەش ئاماژە پێ بدەم چکە پێم وایە گرنگە تەنانەت حزبەکان کۆمەڵ و یەکگرتوش لە نێوخۆی کوردستانیشدا یەکێکیان لە بزوتنەوەی گۆڕان ئەوەی دیکەش بە شێوەک لە شێوەکان لە پارتی دموکراتی کوردستان خۆی لە ڕاستیدا ئەو دابەشکردنە هەروەکو بۆ حیزبە ئەلمانیەکانیش دەکرێت بۆ حیزبە ئیسلامیەکانیش دەکرێت بە هەمان شێوە بە بڕوای من ئەمە کارێکی خراپە لەسەر کۆی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان دەرکەوتووە کە هەرێمی کوردستان ببێ بە دوو میحوەر هەم حیزبە ئیسلامیەکان ئەلمانیەکان لە واقعدا نابێ وابێ نازانم ئەمە لە حقیقەتدا ئەم پۆلێنکردنە بۆ حیزبە ئیسلامیەکان من بە دروستی نازانم لە ڕاستیدا چکە حیزبە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان دەسەڵاتدار نین ڕاستە بەشدارن لە حکوومەت ڕاستە بەشدارن لە پەرلەمان بەڵام دەسەڵاتدار نەبوونە بە درێژایی 25 ساڵی ڕابردوو هیچ کاتێک حیزبی ئیسلامی لە هەرێمی کوردستان دەسەڵاتدار نەبووە بەڵام ئەوە بۆ مانایەنە کە ئێوە هەوڵێک دەدەن هەوڵ دەدەن بگەن بە دەسەڵات لە ڕێگای ئەو خۆ ئێمە ئەوە مافێشی سروشتی خۆمانە خەباتی نەتەوەیمان کردووە قوربانیمان داوە بەشداریمان کردووە لە ئازادی نیشتیمانی لە ئازادی نەتەوەی لە دژی سەدام حوسێن خەباتمان کردووە قوربانیمان داوە حیزبی ئیسلامیش وەکو باقی حیزبەکانی تر ئەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی یاسایی و کۆمەڵایەتی و لە ڕووی مافی خۆش حەقی خۆتە تۆ هەوڵ بگەی بەدەسەڵات چونکە بەڕاستی لە هەرێمی کوردستان خۆتەزانی لە ماوەی ڕابردوودا لەوانەیە لە بواری حکومڕانی حیزبی تر نەیتوانی بێ حیزبەکان نەیانتوانی بێت موسەساتێکی گەورە لە هەرێمی کوردستان دامەزرێن حیزبە ئیسلامیەکانیش وەک ئەزمونێک گەربێت و بێنە سەردەسەڵات مافێکی خۆیانەوە بتوانن ئەوانیش بەڕاستی شانسی خۆیان لە بواری حکومڕانی و لە بواری کۆمەڵایەتی و سیاسی تا ئێستا باسن لە گرفتەکانی نێو ئەو کۆبنەوانە نەکردووە کە گرفتن تاوەکو ئێستا وای کردووە یەکگرتنەوەکە دوا بکەوێتن ینی ئێستا زۆر جار دەگوترێ و حزبانەی کە بڕوایان بە خەباتی چەکداری هەیە وەکو کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا خەباتی چەکداریان کردووە بەڵام یەکگرتووی ئیسلامی ئەوە نییە و زۆربەی ئەوانش کە لە هەرێمی کوردستان چوونەتە ناو داعش زۆر جار دەگوترێ لە نێوە حزبانە بوونە کە بڕوایان بە خەباتی چەکداری بووە ئەمە نابێتە گرفت کە لە ڕووی هزریەوە لە داهاتوودا ئێوە وەکو حزبێکی ئیسلامی گرفت دروست ببێتن بەڵێ ئێمە ڕاستە ئێمە باوەڕمان بە خەباتی چەکداری و خەباتی جیهاد هەبووە بەڵام ئایا باوەڕبوون بە خەباتی چەکداری و جیهادی ئێمە لە دژی چێ بووە
ئێمە خۆ لە دژی پارتی و یەکێتی و ئێستاش ئەو بڕواایەتان هەیە ئەگەر ڕخسەت بدەین لە دژی حیزبە کوردستانیەکان ئێمە ئەو پەیامەمان ڕانەگەیاندەوە خەباتەمان بەڵام لە ڕابردوودا هەبوو ئێمە لە ڕابردوودا ئەو فکرە و جیهادە کە ڕابەرانی بزوتنەوەی ئیسلامی و سەرکردە سیاسیەکانی ئەو کات کە ئەعلانی جیهادیان کردووە لە دژی ڕژێمی سەدام حوسێن ئەو کات کورد ئەنفال دەکرا کورد جینۆساید دەکرا سەدام حوسێن قڕانی کوردانی هێنابوو لە ڕاستیدا حیزبە کوردیەکان بەڵام دواتر شەڕی ناوخۆی لێکەوتەوە بەڕێز عەبدوڵڵا پرسیارەکەی من لێرەدا ئەوەی ئێوە ئێستاش قەناعەتتان بە خەباتی چەکداری هەیە ئایا ئەگەر دەرفەتتان بۆ بڕەخسێ هەوڵ دەدەن هێزی چەکداری جارێکی دیکە بنیاد بنێنەوە؟ ئێمە باوەڕبوون بە خەباتی چەکداری ئێستا کاک ئەگەر ئێستا هێزی پێشمەرگەی کوردستانمان نەبوایە کە چەک و سیلاحی پێویستی لەدەست بوایە لەدەستا پێدوانە بوو ئێستا کورد خرابوو پێدوانە بوو ئێستا هەولێر وەکو مووسڵوا بوو سلێمانی وەکو مووسڵوا بوو باوەڕبوون بە خەباتی چەکداری لە پێناو نەتەوەکەمان لە پێناو وڵاتەکەمان جیاوازە لەگەڵەوەی من حیزبێکی ئیسلامی بم بێم خەباتی چەکداری بکەم یا هێزی چەکداری دروست بکەم لە دژی تۆ ئێمە دەمانەوێت هەرێمی کوردستان یەک هێزی سەربازی هەبێ یەک هێزی ئەمنی هەبێ ئێمە دەمانەوێت سوپایەکی هەبێ هەرێمی کوردستان ئەو سوپایە کە خۆی دەبینێتەوە لە هێزی پێشمەرگەی کوردستان سوپایەکی بێلایەن بێ سوپایەک بێ ئینتیمای نیشتیمانی و نەتەوەیی هەبێ سوپایەک بێ تەنها بۆ نەتەوە بۆ پارێزگاریکردنی لە وڵاتی کوردستان خەبات کاوچەکەکەی چەکی بەکاربێنێ ئێمە لە حەقەدا ئەمە لەلایەکی ترشەوە ئەم گرفتە بە هیچ شێوەیەک ئێستا هەستی پێناکرێت لە نێوانی یەگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی ئێمە هەر سێلامان بەیەکەوە خەباتمان کردووە قوربانیمان داوە و تێکۆشاوین لە حالمان کاتیجا مافەشی سروشتی خۆمانە ئێستا ئێمە پێمان باشە هەموو هێز و لایەنە سیاسەکانی کوردستان تەنانەت میدیاش و دەستگاکانی ڕاگەیاندنیش زەمینەسازی بکەن بۆ بەرتەسکردنەوەی بازنەی ململانەکان لە هەرێمی کوردستان زۆر باشە ینی بە کورتی ئەگەر وەڵامم بدەیتەوە زۆر بە کورتی هاوکارانم پێم دەڵێن کات تەواو بوو پرۆژتان دەبێت بۆی خستنەوەی نێوماڵی کورد ئێوە بە دڵنیاییەوە یەک لە ئاوات و ئامانجەکانی ئێمە کاتێک کە باز لە یەخستنی نێوماڵی ئیسلامیەکان دەکەین بۆ بەهێزکردن و یەخستنەوەی نێوماڵی کوردستانە بۆ ئەوەیە کە بەڕاستی تەنها ئێمە بە یەخستنی نێوماڵی کوردستان و یەکڕیزی نەتەوەی و نیشتیمانی دەتوانین بەڕێز عەبدوڵڵا وەرتەی کارژێری مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆتان بە ئێمەدا باسی ڕۆژ کۆتایی پێهات ببینن بەخێر و